سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش یەکەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی دەستی بەکارەکانی کرد لە نزیک هۆڵی فیستیڤاڵەکە ژمارەیەکی زۆر لە نووسەران و توێژەران و دەرهێنەر و هونەرمەندانی کورد و هەڵبەت دەرەوەی کوردستانیش لێرە ئامادەن. من دەمەوێت لەبارەی گرنگی و ڕۆڵی فیستیڤاڵەکە و ڕۆڵی ئەدەب لە کۆمەڵگادا بەگشتی گفتوگۆ لەگەڵ یەکێک لە توێژەر و دەرهێنەرەکانی بواری هونەر بکەم بەڕێز دکتۆر نیاز لەطیف توێژەر و دەرهێنەر. سڵاوت لەبێت دکتۆر، ئەم کاتت باش؟ ئەم کاتتان باش. زۆر زۆر سپاس بە و دەرفەتە. دەمەوێت لە چەند خولێکێکدا گفتوگۆیەکی باش بکەین ئەگەر بکرێ بەگشتی گرنگی و ڕۆڵ و پێگەی ئەدەب لە کۆمەڵگادا چییە بە تایبەت لەم کاتەدا؟ بێگومان هەموو دیاردەیەک یاخود هەموو فیستیڤاڵێک یا هەر بوارێکا بێت پێشەشی خزمەتکردنە بە بواری ژیاری، بە بواری شارستانی، بە بواری ئەدەبی کەلتور و زیینوکردنەوەی ئەو شەمکانەیە جارێکی تر و چاوپیاخشانەوەیەکی ترە و خوێندنەوەی و ئەبدێتێکی ترە بۆ ئەو توێژینەوانەی کە کراوە یاخود ئەکرێت تاکو خوێندنەوەی زیاتر و لە ڕووی سیمۆلۆژیەوە یاخود لە ڕووی ئایکۆنەکان و لە ڕووی شتەکانەوە بۆ بکرێت تاکو ئەو کلێنانەی کە هەیە لە ئەدەبی کوردیا بە شێوەیەکی گشتی بتوانین دەستنیشانی بکەین و بتوانین لە داهاتووە بە کۆمەڵێک بڕیار و بە کۆمەڵێک تەوسیەتی باشەوە لە فیستیڤاڵەکە بچێتە دەرەوە. زۆر باشە. لە کاتێکدا هەرێمی کوردستان بە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە ئێستاشەوە بە قەیرانێکی هەم سیاسی هەم دارایی و ئابووری هەم تاڕادێک کۆمەڵایەتیشدا تێدەپەڕێت لە بارودۆخێکی لەم شێوەیە ڕۆڵ و پێگەی ئەدەب چییە؟ چۆن دەتوانێت بەشدار بێت لە بنیاتنانەوە و خۆڕێخستنەوەی کۆمەڵگا؟ من بە درێژایی مێژووەوەی کە خوێنومەتەوە حتا لەلایەن زۆربەی دیکتاتۆرەکانیشەوە کە پێشتر لە جەنگی جیهانی یەکەم و دووهەم ئەتوان بڵێم لەم دوایەشەوە کە بینداوە ئەوان چەندە دژی مرۆڤایەتی جەنگاون، چەندە دژی کوشتن بوون، چەندە ویستیانە حتا کەلتور لەناوبەرن، بەڵام لەلایەکی تریشەوە ڕێگەیان بۆ خۆیان داوە شتێکیان ناوناوە ئەدەبی بەرگری، شتێکیان بۆ خۆیان داناوە کەوا بیکەن بە چەکێکی تر بەرامبەرەکەیان. لەبەرەوە ڕۆڵی ئەدەب و ڕۆڵی هونەر و ڕۆڵی کەلتور بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی هەمیشە زیندووە و ئێمە بەڕاستی ئەبێ ئەوە بزانین کە تەنها بەرگریکردن لە هەر مەسائلێکی ژیانی و ژیاری و کۆمەڵگایەک تەنها نە بە سیاسە دەکرێت، نە بە ئایدۆلۆژیایەکی دیاریکراوەکرێەوە، نە بە شەڕ و شۆڕەکرێت، بەقەدەرەوەی کە سەرجەم چەمکەکان لە نێوانی شارە ئەدەب و کەلتور و هونەر پێگەیەکی سەرەکی ئەبێ بۆ ئەولایەنە. بۆیە من بەڕاستی پێگەی ئەدەبی کوردی و ئەدەبی جیهانی بە شێوەیەکی گشتی ئینسانی بە گرنگ ێزانم لە پەروەردەکردن و پێگەیاندی ئەم ڕۆی مرۆڤی ئەم چەرخەی کە بەداخەوە گۆباڵیزم تا ڕادەیەک باڵی کێشاوە بە سەریا و دوور کەوتۆتەوە لە دوگوێی لاپەڕەکانی ئەدەب و کەلتور. زۆر باشە. ئەم جۆرە فیستیڤاڵان ئەنجامدانی ئەم جۆرە فیستیڤاڵان تا چەند دەتوانن ئەدەب و نووسین و هونەر لە پرۆسەیەکی تەواو زاتیەوە بکەنە پرۆسەیەکی گشتگیر و پرۆسەیەکی گشتی بۆ کۆمەڵگا؟ من پێم وایە هەموو شتێک لەگوێ بەردەوامی هەیە، یعنی تەنها بەڕاستی بە فیستیڤاڵێک ناکرێت ئێمە بڵێن ئیتر تەواو گەیشتینە ترۆپ. بەردەوامی فیستیڤاڵەکان، بەردەوامی کۆڕ و کۆبوونەوەکان، بەردەوامی توێژینەوەکان و لێکۆڵینەوەی زانستی هەمیشە دۆزینەوەی دەرچەیەکە بۆ ئەوەی کەوا ئەوەی هەتا دوێنێ با بڵێن بووە بە کەلێنێک یاخود بووە بە ڕەخنەیەک بتوانین ئێمە بە شێوە زانستیەکی جارێکی خوێندنەوەی بۆ بکرێت و بەڕاستی وەکو سۆسێر ئەڵێ هەروەکو باشدار و جەماعەتی بلێودەکانی جەمەن بواری زمان بواری ئەدەب و کەلتور ئەو نەفراوانە هەرچەندە خوێندنەوەی بۆ بکەی هێشتا لە ڕووی سیمۆلۆژیاوە زیاتر هەڵەگرێت، هێشتا ئەو خوێندنەوەی کە بۆ کرد و کەسێکی ترێ خوێندنەوەیکی ترەکە و پرۆسەی دەوالیزمە لەم پرۆسەیەدا هەمیشە بە زیندویە مێنێتەوە. بۆیە من پێم وایە ئەمە کارێکی باشە و کارێکە بەڕاستی ئەبێ هەنگاوی زیاتری بەڕۆ بێت و تەنها ئەدەبەکەش لە شتێکە لە شیعرا یاخود لە چیرۆکە یاخود لە ڕۆماناوی نەکرێتەوە. ئەدەبی مناڵمان هەیە کە ئێمە بەڕاستی پێویستمان بە پەروەردەکردنی نەوەیەکە کە ئێستا دوورە لەم بوارەیە بەڕاستی و نەبوونی گۆبارەکانی مناڵان و نەبوونی ئەو کورتە چیرۆکانی. بەڵام دەویست لەبارەی ئەوە سەرنجی تۆ بزانم ئێستا بەگشتی هەم لەسەر ئاستی دنیا و بە تایبەت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بە چەند هۆکارێکی جیاواز وەرگر و خوێنەری بواری ئەدەبی هونەری تا ڕادەیەکی زۆر ئەوەی کە بەرچاوە کەمی کردووە. دەتان وایە ئەم جۆرە فیستیڤاڵان دەتوانێت جارێکی تر
فۆرمەلەی ئەو شێوازی ئیشکردنی ئەدەب لە بواری پەروەردەیە بکاتەوە؟ بەڕێی من تا ڕادەیەک ئەتوانێت بەڵام ناتوانین بڵێن ئەتوانێت ئەم شتانە تاکو سەر بەردەوامێت چکم کەناڵەکانی گۆڕانکاری ژیان زیایی کردووە تەمۆحی ئینسانەکە تەنها لە یەک کەناڵەوە نەبووە ئێمە تەنها لە هەشتاکانە تا بڵم سەرەتای نەوەدەکانیش تەنها کەناڵێکە پێوەی سەرقاڵ بووین لەوانەیە ئەدەبەکە و کتێبەکانی بێ بەڵام ئێستا بە بۆنەی ئەو گۆڕانکاری تەکنۆلۆژیە و ئەو ئەلکترۆنیاتی کە هاتوۆتە ناو جەستە و مێشک و بیر و هزی ئینسانەوە بە ئەتوانم بڵم بە ئالیکردنی مرۆڤ بە شێوەیەشی دزین بە ڕۆبۆتکردنی مرۆڤ بە شێوەیەشی دیسین دوورکەوتێتەوە لەلایەنە هەستی و هەستیارەکانی خۆی و دوورکەوتێتەوە لە بیرکردنەوە بە شێوەیە کە ئەتوانم بڵم خوێنەر ئەمڕۆ بەڕاستی بە پەنجەکانی دەستەیە فەڕێنە من ئێستا لەبەرەوەی لە لاوەندی توێژینەوە و لێکۆڵینەوەیان لە زانکۆ دەوامەکەم ئەزانم نوێرانێکە لە چیایە ئەزانم کۆڵوارێکە لە چیایە بەداخۆ بەڕاستی ئەمڕۆ ئەتوانم من لەو بواری کە باسی تیاکەم قسەی تیاکەم ئەتوانم بڵێم خوێندکارەکانمان کار ڕادەیەکی 150 دوورن لە بواری خوێنەوە توێژینەوە. زۆر باش. ئێستا وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان جۆرێک لە دابەشکاری کردو بۆ ئەنجامدانی فستیڤالەکان لەسەر ئاستی شارەکانی هەرێمی کوردستان فستیڤاڵی ئەدەب یان فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب بەرشاری سلێمانی کردووە هاوکات فستیڤالەکانی تر بەپی شارەکان دانراوە پێتان وایە ئەم جۆرە دابەشکاریە دەتوانێت برەوێکی باشتر هێزێکی باشتر بە ئەنجامدانی فستیڤالەکان بدات یاخود نا بە پێچەوانەوە شتێکی جوانی دوود پێشەوەی چاوپێکەوتنەکە بکەین وتە ئەمە جۆرێکە لە ناچاکسازی بەڕاستی و فعلا ئەمە چاکسازی نییە تۆ لەبەر ئەوەی کە ئەتۆیە پارە لە ئەدەب و هونەر و کەلتور ببڕیتەوە بۆیە ئەم جۆرە دابەشکاریە کەمە یەک دوو بەڕاستی لە هیچ وڵات و شوێنێکە بەم شێوەیە دابەشکاری ناکرێ هەموو وڵاتێک ئێمە گەدمانێ بە پرینسیپەکان بە شوەیەکی زانستی بڕۆین بڕێوە و بمانێ پلانمان هەبێت هەموو وڵاتێک کابەشی شارەوانیەکان ئەمڕۆکانی کەڵچەرەکە یعنی بەداخۆ کاڵین شارەوانی لای سلێمانی بەداخۆ دوو لە کوردستانە شارەوانی دووسێشتە بارانە و چاکە و نازانم چ ڕێگاوبانەوە نییە بەڕاستی هیچی شارەوانەکان لە هەموو دنیاە ڕێژەیەکی دانانی پارەی ئەو شارەیە ئەو وڵاتەیە بۆ کاروباری بەڕێوەبردنی کاری کەلتوری بە هەموو چەپەکانیەوە چ وەرزشە چ ئەدەبوونەرە و چ ڕۆشنبیریە و چ لایەنەکانی تریشە بۆیە دەستنیشانکردن و قۆڕەقکردن یا با بڵێ سنووردارکردنی جۆرێک لەم فستیڤاڵ بۆ سلێمانی و فستیڤاڵێ بۆ هەموو فستیڤاڵ ئەمە بەڕاستی کارێکی ئەتوانین بڵێم نە ئەکادیمیە و نە کارێکی باشیشە و نە خشتەیەکیشە بەڕاستی ئەتوانم بڵێم بە پێچەوانەوە ئەبێتە هۆی دواکەوتن بۆ نمونە ئەوەتەی ئەو بڕیارانە دراوە هونەری شانەوە بە تەواوەتیش کستیە ناو بە تەواوەتی پەکی کەوتووە محاولاتی باشە تۆ فستیڤاڵێکی بە شوێنێک تا ئێستا چەند شانۆیی تیاکراوە فستیڤاڵێکی بە شوێنێکی تر تا ئێستا چەند مەسەلەن فیلمی تیا بەرهەم هاتووە ئەبێ ئێمە ئەو قیاسانە نابەرین بعد چالاکیەکانی خۆی بکە پارێزگاری هەیە و شارەوانی هێشتی کاری خۆی بکە هەرچی پێیەک لێ لە بواری کەلتور و ئەدەب ئابادی بکە مەی بەسەرەوە سلێمانی مەبەسەرەوە بۆی کە منە بێت مۆسیقا بکەم و ئەدەب بکەم ئەم شارە شاری شانۆیە شانۆی کە شانۆ زیوە بەڕاستی یعنی ئەو شانۆیانی لە سلێمانیە بە شوێکی گشتیە کرێ بەرتەقای هەموو شانۆیەکانی کوردستانە من لە هزر و توانە و هەوڵدانی شوێنەکانی ترا کەم ناکەمەوە بەڵام بەڕاستی و واقعەکەی ناکرێتەوە بڵێ نابێ فستیڤاڵی شانۆ لە سلێمانیا بکرێت لەبەرەوەی ئێمە یاوەمانە بە شوێنی تر یا قولێ بە پارەی بۆ سەرف ناکرێت لەبەرەوە بەڕاستی ئەتوانم بڵێم پینەکردنی لایەنێکی مادیە ئیداریە داراییە کە ناتوانن بە شێوەیەکی گشتی لە وەزارەتی ڕۆشنبیری کە وەزارەتێکە تا ئێستا نەیتوانیەوە بە شێوەیەکی باش بودجەی باش بۆ کار و چالاکیەکان دەستە بەدە بکە ئەوەی کە منزانم ڕێژەی ئەو پارەی کە ئێستا هەر نیشێتی جاران هێبوو لە ساڵ سێ بوو بۆ کەلتور ئاخر معقول نییە تۆ وەزارەتێکە هەبێت و ادعای ئەدەب و هونەر و کەلتور و ژیاری بکەیت و بەڵام لەمانش کاتە ئەگەر 100,000 دینارێ هەبێت 30,000 دیناری سەرف بکەی بۆ شانۆکە ئەمە بەڕاستی بۆ خۆی بۆ کەلتور هەمووی بۆ وەرزش بۆ ئەدەب بۆ ڕووناکبینی بۆ نازانم بۆ چی بناو بڵێم هەموو ئەمانە بە ڕێژەیەکی کەم بەلای منۆشتا چکا بەڕێز دکتۆر نیاز لەتیف توێژەر و دەرهێنەر لە بواری هونەر سپاس بێوەش دەستان خۆش بێنانی بەڕێز ێوەش ئەشاد بن تا بە یەکگەشتنەوەکی دیکە ئەشاد من کاتێکی خۆشحاڵتان لەگەڵ بێت